دوای کە بڕیاری شکاندنی بایکۆت درا ئەو ئێستا سیارەکەیە بە هەواوی سوتا لەبەر دەمی ماڵی خۆمە. ئەمە وتەی ئەندامێکی دەستەی مامۆستایانی ناڕازیە لە شاری سلێمانی کە بە مۆبایلەکەی دیمەنی ساتی سووتانی ئۆتۆمبیلەکەی گرتووە و دەڵێت کاتژمێر 2 شەو لە بەردەم ماڵەکەیدا ئۆتۆمبیلەکەیان سووتاندووە. شەوی ڕابردوو لە یەک کاتدا 2 ئۆتۆمبیلی 2 مامۆستای ناڕازی و ئۆتۆمبیلی باوکی یەکێک لە مامۆستاکان سووتێنران. یەکێک لەو مامۆستایانە دەڵێت سووتاندنی ئۆتۆمبیلەکانیان پەیوەندی بە هەڵوێستەکانیانەوە هەیە لە سەربایکۆتکردنی پرۆسەی خوێندن و سکاڵاشیان تۆمار کردووە. سەردار قادر جێگری پارێزگاری سلێمانی لە ڕاگەیەنراوێکدا ئاماژەی بەوەدا کە دەستێکی ڕەش ئەو ئۆتۆمبیلانەی سووتاندووە و هەوڵێکە بۆ تێکدانی ئارامی شار و شێواندنی بیرروڕا و هەڵوێستی جیاواز. بە تەواوی سیارەکان سووتاند. ئێمە ڕاستەکەی هیچ کێشە و هیچ گرفت و هیچ ئاریشەیەکمان لەگەڵ هیچ کەسێکان نییە. داواکارین کە دەسەڵاتداران بەپەلە ئەم کارە ڕاگرن. لەسەر ڕووداوی سووتانی ئۆتۆمبیلەکان پۆلیس دەڵێت لێکۆڵینەوەیان دەست پێ کردووە بەڵام تا ئێستا هیچ کەسێکیان دەستگیر نەکردووە. سووتانی ئۆتۆمبیلی ئەو مامۆستایانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا کاردانەوەی جیاوازی لێکەوتەوە. بەشێکی کاردانەوەکان تایبەت بوون بە ئیدانەکردنی ڕووداوەکان و بەشێکی شیان ئاماژەیان بەوە کردووە کە ئەو مامۆستایانەی سەرپەرشتی ناڕەزایەتیەکان دەکەن خۆیان خاوەنی پرادۆ و ئۆتۆمبیلی مۆدێل بەرزن و پێویستیان بە موچەی مامۆستایی نییە، بەڵام لەگەڵەوەشدا دەوام بایکۆت دەکەن و داواش لە مامۆستایان دەکەن نەچنەوە هۆڵەکانی خوێندن. لەلایەکی ترەوە ناڕەزایەتی و خۆپیشاندانی بەشێک لە مامۆستایانی زانکۆ و پەیمانگەکانی سلێمانی بەردەوامە و لە بەردەم کەمپی زانکۆی سلێمانیدا بەردەوامیدانیان بە بایکۆتکردنی پرۆسەی خوێندن دووپات کردەوە. ئێمە وا هەزەکەین کە ئەمە قەیرانیشی دروستکراوە بۆیە خۆشیان نایەنێ ئەم قەیرانە چارەسەر بکەن، لەبەرەوە بۆیە مامۆسا و خوێندکار و فەرمانبەر بەڕاستی بڕیاری کۆتاییەوە کە بە هیچ شێوەیەک بایکۆت ناشکێنین تا دەوارڕەوەکانی خەڵک جێبەجێ نەکرێت. یاریدەدەری سەرۆکی زانکۆی سلێمانی بۆ کاروباری خوێندکاران لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند لە زۆربەی کۆلێژەکان دەوام دەستی پێکردووەتەوە و لە بەشێکی کۆلێژەکانیش بایکۆت بەردەوامە. هاوکات پشتگیری بۆ داواکاری مامۆستایان نیشاندا و داوای لێکردن لە خەباتی مەدەنیانە بەردەوام بن، داواشی کردبووەوەی مافی خوێندکاران نەفەوتێت بگەڕێنەوە هۆڵەکانی خوێندن. ئەمڕۆ 27 یانزەی 2016 یەکەم ڕۆژ دەستپێکی دەوامی خۆناغیەکە لە زۆربەی کۆلێجەکانمان دەوام دەستی پێ کردووە، لە هەندێکی دەستی پێ نەکردووە. ئاگادارن کۆلێجە پزیشکیەکان ئەندازیاری یاسا و ڕامیاری پەروەردە زانستی ئیسلامیەکان و ئەمڕۆژ زمان و هەندێک کۆلێجی تریش وا بڕیاریان داوە کە دەرگایان کردوەوە دەوام دەست پێکە. گردبوونەوەی مامۆستایانی زانکۆ تا کاتژمێر 12 بەردەوام بوو، لە ناو زانکۆدا ڕێپێوانیان ئەنجامدا. لەگەڵ ڕاگەیاندنی دەستپێکردنی وەرزینەوەی خوێندن لەلایەن ئەنجومەنی زانکۆی سلێمانیەوە و سووتاندنی 2 ئۆتۆمبیلی مامۆستایانی ناڕازی پەروەردە و دابشکردنی موچەی وەزارەتی خوێندنی باڵا، بەڵام هێشتا ناڕزایەتی بەشێک لە مامۆستایانی زانکۆی سلێمانی بەردەوامە. لەگەڵەوەی وەزارەتی پەروەردە ڕایگەیاند بڕی 100,000 دینار بۆ مامۆستایانی ناوشار و 150,000 دینار بۆ مامۆستایانی دەرەوەی شار وەک دەرماڵەی هاندان دەدەن بە مامۆستایان، بەڵام دەستەی مامۆستایانی ناڕازی ئەو بڕەپارەیەی ڕەت کردەوە و بڕیاریاندا ڕۆژی 1/12 بە خۆپیشاندانێکی فراوان لەگەڵ مامۆستایانی زانکۆدا بەردەوامبوونی بایکۆتکردنی پرۆسەی خوێندن ڕابگەێنن. ئاواد مەحموودیان ئارتی، سلێمانی.